دیەکەمین جەژنە قوربانێ جەژنە حاجیان دە گەشتگوزاریە لە ئەمەدەژی شێم بووە نەتەنێ ji bajarên Tirka ji bajarên navxweyî yên Bakurê Kurdistanê û ji Başûrê Kurdistanê jî ji Silêmanê ji Hewlêr ji Zaxod ji Dixwekê ji Helebça ji Kerkûk ji gelek ciya jî xelk qesta Amedê dike tên serdana Amedê ev jî yên Başûrê Kurdistanê ji wê derê hatine Kakmetîn ew hanîne em zê bipirsim ka wan çend nefer em bi xêr hatin زۆر سپاس هەنج بخێر هاتن ئەم بایرama پیرۆز dikin cejna her Kurdekî cejna Rodayê pîroz be pir spas dikin şwara çend kesin wan em welayê hindek li vir in hindek jî nan dixwin em toplî teqrîben 40 kes hene hûn ji ku hatine yolciyê me ji Erbilê hatine ji Silêmaniyê hatine ewan xwast cejna Bakur bibînin cejna Amedê çawa ye pir dixwaz bibînin yanî ama pir jî hez kir got însanê wan pir baş in xelkê Amedê jî yanî gişt cejnê lê pîroz dikin xêratina wan dikin pir keyf xweşin rastî gelek spas maliye ve bi xêr hatî biçima mamoste بەڵێ من یاسین قادر بەرزنجیم ئەکتەر و نووسەر و ڕۆژنامە نووسم لە ساڵی 1970ەوە لە هونەری شانۆ و درامە و سینەما کارەکەم یەکێ لە خەونە دێرینەکانی من ئەوەیە کە ئەترسم بی بەمە گۆڕەوە شار بە شاری کوردستان نەبینم تا ئێستا نیوەی خەونەکان ماتۆتە دی کوردستانی ئەو دی بڵین ڕۆژهەڵاتی کوردستان زۆربەی شار و شارۆچکەکان و بەدێهاتیشەوە بینیومە بەداخەوە تا ئێستا من ڕێنەکەوتووە بەوەی ئەو هەلومەرجە و شمە ڕۆژاوە بەڵام زۆر 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 شادمانم ئەمڕۆ لە پایتەختی کوردایەتی لە شاری جوامێران و مێرخاسانی کورد لە وڵاتی شعر و سترانی کوردی لاوەکو ئای و حەیرانی کوردی بەستەی کوردی لە پایتەختی باکووری کوردستان واتە لە شاری ئامەد یان وەکو لە کۆنەوە لە سلێمانی پێی دەڵێن دیاربەکر خۆمە بینمەوە لەگەڵ هاوسەرم و کۆمەڵی هاوڕێە بە گەشتێک هاتوین بۆ ئێرە لەگەڵ گروپێکی گەشتاری ئازیزە من زۆر بەختەوەرم یعنی ئەم شەو کە بەو ڕێگایە هاتم ئەو شار و شارۆچکانم بینی بەر لەوەی بگەمە ئامەد بڕوان پێ بکە دڵم پڕ بوو bi xêr hatî mamoste دڵم پڕ بوو بۆ ئەوەی هونەرمەندێکی کورد نەیتوانیوە هیچ نەبێ شارە گەورەکانی کوردستان ببینێ من هیوادارم یەک بەیەکی زارۆکان و گەورە و ڕۆشنبیران و هونەرمەندان و سرانبێژان و شاعێران و هەموو جوامێرانی باکووری کوردستان سەرفراز بن ئازاد بن بە یەکسانی بژین نان بۆ هەموو کەس بێ شادی بۆ هەموو کەس بێ گوڵی ڕەنگا و ڕەنگم پێشکەشی ئێوە ژەکەم کە ئەم ڕێکەوتەتان دروست کرد یاخوا بە خێر بێن زۆر سپاس زۆر سپاس مالی ئاوا هەر هەبێ ez ê werim vê derê jî bi xêr hatî ser سلامەتی سواز دەکەم ji kutê سلامەت خۆشحاڵین کەەوە ئێمە ماوەی زیاتر لە 2 ساڵ و نیوە وەکو یەکەم کۆمپانیای گەشتاری لە باشووری کوردستانەوە گروپی گەشتیاریمان دانا بۆ باکووری کوردستان هەفتانە بە بەردەوامی گروپی گەشتیاریمان هەیە بۆ هەموو شارەکان بۆ شاری ئامێدی خۆشەویست هەروە بۆ شاری مێردین هەروە ئورفا هەروە وان ئێمە هەوڵمان داوەکەوە تێکەڵایەتێکی باش دروست بکەین لە نێوان کوردانی باکوور و باشوور و هەروە ڕۆژهەڵات و ئینشەڵا لە داهاتوودا بۆ ڕۆژ ئاواش گروپاتمان دەبێت لێرەشەوە داوا لە خەڵکی کوردستانی باشوور دەکەم بتوانن کەوا بێن ئەو شارە جوانانە ببینن خۆشە زۆر زۆر پڕ خۆشە چیە ئامادە خۆشە ئامێت بە جگەر بەناوبانگە بەسەر هەر شارە و بەشتێک بەناوبانگە کەرتورەکەی بڵێن بە شاری ستران بێژان و هونەردۆستان ناسراوە هەروەکو چۆن لە ڕۆژ دیرۆکی شوونێن دیرۆکی ئەدەبیات و ڕۆشنبیری ناسراوە لێرەش لە باکوور شاری ئامەد بە شاری کەرتور و ڕۆشنبیری و ستران و هەروە بۆ خواردنیش جگەر بەڕاستی زۆر بەتام لێرە چاوە میماری چاوە میماریە وێرە جیێن کەون زۆر زۆر ئەو جێ کەرتوری لێرە هەنا ئەمە گەشتیاران بۆ هەموو شوێنەکان دێنین چ بۆ ئولو جامیە بۆ سلوکلووە بۆ حەسەن پاشایە
بۆ شوڕای ئامێدا کە دووەم کۆنتترین شوڕایە لە دوای شوڕای چین بۆ هەموو شوێنەکان دەیانهێنین سەرچاوە چاوێ منی سەرێمە گەلێک سپاس ماڵیاوە یەک چرکە جژن لە گەلی کورد پیرۆز بێ سپراسەشی جوان جوۆ تووشی ڕوودا بووین ئەمڕۆ گەشتێکمان بۆ شاری ئامەدی کوردان کردو زۆر پێخۆشحاڵ بووین بەنسبەت گەشتیش هەم کەسێک پێویستە گەشت بکە هەم وەرزشە هەم زانیاریە هەمش فەرهەنگە هەم تەندروستیە زۆر ماڵەتەوە تو هەر هەبێ وەها بێژم یعنی خەرکێ باشووری کوردستانە جدی دەمێن داویەدا ئێدی gelek qesta bajarê Amedê dikin ne tene Amed Amed Mêrdîn Wan Ruha ew cî warên dîrokî qesta vedere dikin serdaneke nav Kurdistanê bixwe de jî êdî pêk hatiye.